لە ئێسادا هاوڵاتیان لەسەر جەمچین و توێژەکان بە پێ دەچن بەرەو نەخۆشخانەی لە بەردەمی ئۆفیسی نەتەوە یەکگرتووەکانەوە بۆ ماڵ ئاواییکردن لە مانگرتووان ئەوەی ئەیبینن کە لە ئێسادا بەڕێپێوان هاوڵاتیان ئەچن بۆ ماڵاواییکردن لە مانگرتووان دوای ئەوەی کە مانگرتنیان دوای 15 ڕۆژ هەڵپەسار ئەمەی کە ئەیبینن ڕێپێوانی هاوڵاتیانە لە سەر شەقامی بازنەی مەلیک مەحموود دوای 15 ڕۆژ لە دوای 15 ڕۆژ مانگرتنیان هەڵپەسار تۆکو هاوڵاتی چۆن پاڵپشتیانە بی ئەلبەتە ئەمڕۆ مانگرتووان مانگرتەکە هەڵپەسار نەکۆکو ئێمە چەند ڕۆژێکە لە خێمەی مانگرتووان پشتگیری ئەو داوایەکەین وە لەگەڵشیان داوای بەردەوامیەکەین بۆی ئەم دەنگە ناڕزایەتێ بەمشە بوونی هەبێ ئەگینا دەسڵاتی سیاسی چاودێر نەبوو بەسەریوە لەمە خراپترێک ئێستایە دۆست خانسڵاوە لێبێ ئەم دۆخە چۆن نەبین کە ئێستا مانگرتووان دوای 15 ڕۆژ مانگرتنیان هەڵپەسار بڕێرە لێیاندا زۆر بڕێرەی ڕەوا بوو مافی خۆیان بوو بە داواکردنی میلەتەکە داوای ئەو مانگرتنیان وەستاندووە نەشکێنراوە هەر کاتێکیش پێویستی بوو داوایان کرد هەمومان وەکو چۆن ئێستا لەگەڵیان دەبینەوە ئێستا چن بۆ نەخۆشخانەی شار بۆ لایەن ئەچی بۆ نەخۆشخانەی شار بۆ پشتیوانیان بۆی لەگەڵیان بین هەمیشە ئێمە لەگەڵیانین چکە ئەوانە سەورە و تاجی سەرن دۆست باز بە بەڕێزێ بەڵێ لە ئێستادا هاوڵاتیان سەرجەم چینی تۆشەکانە دەچنە نەخۆشخانەی شار بۆ ئەوەی کە بچن پاڵپشتی خۆیان بۆ مانگرتووان دەرببڕن ئەو مانگرتوانی کە ئەمڕۆ دوای 15 ڕۆژ مانگرتنەکەیان هەڵپەسار دۆخی تەندروستیان بەرەو خراپی دەچوو راپۆرتە پزیشکیەکان باسی لەوە دەکرد کە دۆخی تەندروستیان تاکو بێت بەرەو خراپی دەڕوا بۆیە لە ئێستادا هاوڵاتیان بەڕێپێوان لە بەردەمی ئۆفیسی نەتەوە یەکگرتووەکانەوە ئەچن بەرەو نەخۆشخانەی شار بۆ ئەوەی پاڵپشتی لە مانگرتووان بکەن مانگرتووەکان ڕەوانی نەخۆشخانەکران لەبەرەوەی دۆخی تەندروستیان باش نەبوو ئەوان ڕەوانی نەخۆشخانە کراون بۆی لەژێر چاودێری تەندروستیدا لەژێر چاودێری تەندروستیدا دەستکەنەوە بە ناخواردن چارەسەی پێویستیان بۆ بکرێت لەبەر ئەوەی لە زۆر لایەنی تەندروستیەوە گرفتیان بۆ دروست بوو ئێستا هاوڵاتیان دەڕۆن بەرەو نەخۆشخانەی شار و تاوەکو پاڵپشتی لە مانگرتووان بکەن بۆ ئەوەی کە دووبارە دەستکەنە بە ژیانێکی ئاسایی خۆیان ئەمەی کە بینن ئاپۆڕەی هاوڵاتیانە بەرەو نەخۆشخانەی شار